سڵاوتان لێبێت بنێرانی بەڕێزی شارپرێس، من هاوکار عیزەت لە شاری بەغداوە لەگەڵ بەڕێز باڵیۆزی دەوڵەتی رووسیا لە عێراق گفتوگۆ لەبارەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و کار و ڕۆڵ و کاریگەری باڵیۆزخانە و نوێنەرایەتی وڵاتان لە ڕێکخستن و گەشەدان بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە هەمان کاتدا نوێنەرایەتی وڵاتان پەیوەندیەکانیان لەسەر چ بنەمایەک لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق ڕێک دەخەن و کاریگەری ئەوان لە هێورکردنەوە و نەهێشتنی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان پێگاتەکانی عێراق لە هەمان کاتدا باز لە شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا و بوونی رووسیا بەو هێزە فراوان و بەهێزەوە لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان دەکەین. أهلا وسهلا سيادة السفير، شكرا لهذه الفرصة. ئەگەر سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین، پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق زۆر کات بەڕێزت وەکو باڵیۆزی دەوڵەتی رووسیا لە عێراق قسەت لەسەر کردووە و پەیوەندی دوولایەنت لەگەڵ هەردوو لایەن هەبووە. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە چه ئاستێک دەبینیت و ڕوانینت چۆنە بۆ ئەو پەیوەندیە؟ سەرەتا بەخێرەتنتانەکەم بۆ باڵیۆزخانەی رووسیا و ڕەمەزانتان پیرۆست و بە هیوام ئەم سەردانانە بەردەوامی هەبێت. پەیوەست بە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەوە بابەتێکی ناوخۆی عێراقە و ئێمە دەستوەردانی تیاناکەین و بە تایبەتیش پەیوەندی پێکاتەکانی عێراق. لە هەمان کاتیشە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم و بەرپرسان زۆر باشە و هەموو بەرپرسانی دیبلۆماتی رووسیاش کە لە عێراق کارەکەن هاوسۆزن لەگەڵ کوردستانی عێراق و دۆسیەی کوردی بە شێوەیەکی گشتی و ناتوانین بە شێوەیەکی باش لە عێراق بیرکەینەوە ئەگەر تایبەتمەندی دۆخی کورد و دۆسیەی کوردی نەزان. بەڵێ هەر لەو چوارچێوەیەدا لە ماوەی ڕابردوودا لە ماوەی مانگی ڕابردوودا بەڕێزت لە هەولێر و لە سلێمانی بەشێک لە سەرکردە سیاسیەکانی دوو حیزبی دەسەڵاتت لە هەرێمی کوردستان بینی. وەک دەبینین ئێستا بەشێک لە کێشە و ململانەکانی ئەو دوو حیزبە پەرەی سندووە و کێشەی گەورە لە نێوانیاندایە. لە دانیشتەکانتان لەگەڵ بەرپرسانی باڵای هەردوو حیزب باستان لە کێشە و ئاڵۆزیەکانی نێوانیان کرد و چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا؟ کاتێگەڵین دەستوەردان لە کاروباری لایەنەکانی دیکە ناکەین، بۆ نمونە ئەوەی پەیوەندی بە ناوخۆی عێراقەوە هەیە و بەمانەی ئەوە نایەت کە ئێمە هەڵوێستمان نییە و هەڵوێستمان بەردەوام هەیە و هەمیشە دەرمان بڕیوە. بۆ نمونە کێشەکانی نێوان هەولێر و بەغدامان بینیوە و داوای گفتوگۆ و چارەسەری هەموو ئەو کێشانەمان کردووە و لەو لایەنەشەوە هەڵوێستی رووسیا جیاواز نییە لە هەڵوێستی وڵاتانی دیکەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە شێوەی خولی ئێمە سەردانی هەرێمی کوردستانەکەین و لە هەموو سەردانەکاندا سەرسام بووین و خواستمان هەیە کە سەردانی زۆر زیاتریش بکەین، بەڵام سەرکردایەتیەکەمان لە مۆسکۆ ڕێگەمان پێنادەن لە ساڵێکدا زیاتر لە چەند جارێک سەردانی کوردستان بکەین، چونکە ئەترسن سەردانی زۆروامان لێ بکات مانەوە لە هەولێر هەڵبژێرین وەک لە بەغدا. و دوایین سەردانمان بۆ هەولێر و سلێمانی بەپێی تێڕوانینی من حوتەم یان هەشتەم سەردان بووە لە ماوەی 2 ساڵدا وەک دەست بەکاربوونم لە پۆستی باڵیۆزی رووسیا لە عێراق و کۆبوونەوەکانم لەگەڵ بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرێنی بوون و زۆر بابەتی پەیوەست بە هەرێمی کوردستان و دۆخی هەرێم و پەیوەندی
پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و دۆخی عێراقمان تاوتوێ کردووە و هەر لەو سەردانانەدا گرژەکانی نێوان دوو هێزە سەرەکیەکەی هەرێمی کوردستانمان خستۆتە بەرباز، چونکە ناتوانین باسی نەکەین و تێڕوانینی هەردوو حیزبەکەمان وەرگرتووە و هەڵوێستی ئێمەش جێگرە و ئێمەش باشتی ئەگەین کە لە نێوان پارتی و یەکێتیە کێشە هەیە لە هەرێمی کوردستاندا و سروشتی کێشەکانی ژەزانین و لە هەردوو لایەنەکەش هاوڕێمان هەن و زانیاری وردمان ئەێنێ و ئێمە بە هاوڕێکانمان وت سەرڕای کێشەکانی نێوانتان و ئەوەشی هەر لایەنێکتان خۆی بە ڕاستە زانێت و ئەوەی دیکە بە ناحەق زانێت، بەڵام ئێم چارەسەر لە کۆتاییە تەنیا مێزی گفتوگۆیە و دۆزینەوەی چارەسەرێکە بۆ ئەم کێشانەی کە لە نێوانتانە هەیە کە دروست بووە و مێژووی جوڵانەوەی کوردی بە شێوەیەکی گشتی و مێژووی کوردستانی عێراقیش بە شێوەیەکی تایبەتی پڕەتی لەو کێشە و ململانێ ناوخۆیانە و ئەوە شتێکی سروشتیە، چونکە لە نێو خێزانێکیشدا ناکۆکی و ڕای جیاواز هەیە، بەڵام ئەوە بەمانای ئەوە نایەت کە لە کۆتاییە نەگەنە ڕێکەوتن لە نێوانیانە. باست لەوە کرد کە بۆ چارەسەری هەموو کێشەکان پێویستە کە هەمووان بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و هەرێمی کوردستان بزوتنەوەی کوردی لە کوردستان پەیوەندیەکی لە مێژینەی لەگەڵ دەوڵەتی رووسیا هەیە لە بارەی نەوت و گاز بودجە مادەکانی دەستوری عێراق جێبەجێکردنی مادەکانی دەستوری عێراق لە ساڵانی ڕابردوو کێشەی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بووە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و بۆ پاراستنی ئەو پەیوەندیە لە مێژینەی کە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کوردەکان هەتانە چه هەوڵێکتان داوە لەگەڵ حکوومەتی عێراقی جیاواز لە دەستێوەردان وەک کارکتەرێکی خێر و چاکە چه هەوڵێکتان داوە بۆ ئەوەی حکوومەتی عێراق مافەکانی گەلی کوردستان بەرجەستە بکات؟ یەکەم شت کە زۆر گرنگە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە عێراق زۆر قۆناغی تێپەڕاندووە و ساڵانێکی قورس بوو بۆ هەمووان، بەڵام لە هەموو شتێکدا خاڵێکی ئەرێنی هەیە، بەڵام لە کاتی دروستبوونی سیستمی نوێی سیاسی لە عێراقدا هێزە عێراقیەکان فێربوون کە چۆن کار بکەن بۆ ئەو کاتەی تیایدان و بۆ داهاتوویان و سەبارەت بە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کێشە هەڵپەسێدراوەکان زۆرن، تەنانەت پێویستە بگەڕینەوە بۆ دەستور و گۆڕینی یاساکانیش لە هەرێم بۆ ئەوەی لەگەڵ دەستوری عێراقدا یەکگرتوو بێت و دوای ئەو کێشە هەڵپەسێدراوانە شتێکی نامۆیە بۆ بیانیەکان کە هێشتا کێشەکانی بۆ نمونە ساڵی 2017 وەکو خۆی ماوەتەوە بە هەڵپەسێدراوی ماوەتەوە و هەموو ئەو کێشانە کاریگەری نەرێنیان نییە، چونکە ئێستا هێزە سیاسیەکان فێربوون چۆن مامەڵە لەگەڵ کێشەکانی دەوروبەریاندا بکەن. و کەشوهەوای پەیوەندیەکانی هەولێر و بەغداش سەرڕای کێشەکانی نێوانیان سەرڕای ئاڵۆزیەکان و بڕیارەکانی لایەنە ئیداریەکان و دەسەڵاتی دادوەری عێراق، بەڵام هێشتا دەرگا بەڕووی دانوستان و دۆزینەوەی چارەسەرێکی مامناوەند دانەخراوە و ئەوە بابەتێکی گرنگە، ئەوە شیکردنەوەی ئێمە و واقعی بابەتەکەشە. رووسیا دەتوانێت لە ڕێگەی
پەیوەندیە باشەکانی لەگەڵ هێز و کەسایەتی عێراقیەکان تەنیا دید و تێڕوانینەکانی خۆی بگەێنێت. بەڵام لەوە زیاتر لەلایەن رووسیاوە دۆخەکان نایخوازێت. لەبەر ئەوەی ئێمە لەولایەنە نین کە دەزوەردان لە کاروبارە ناخۆییەکاندا بکەین و ئەجێندەی خۆپەرستانشمان لە عێراقدا نییە، بەڵکو بەرژەوەندی رووسیا لە عێراق زۆر سادەیە و ئەمانەوێت عێراقی یەکگرت و سربەخۆ و بەهێز و ئاوەدان بێت و دۆخێکی لەبار بۆ گوزەران و ئاسایش و سەقامگیریش بۆ هەموو پێکهاتە و دانیشتوانەکەی هەبێت. ئەوە زۆر گرنگە و هەموو وڵاتێک ئەو هەڵوێستەی ئێمە نییە و هەندێک وڵات شتێکەڵێن و کارەکانیان لەسەر ئەرزی واقع تەواو جیاوازە و دووبارەی ئەکەمەوە جارێکی تر ئێمە و برایان لە عێراق لە زۆر بابەتدا یەک بۆ چوونمان هەیە، بەڵام ئەوە زۆر گرنگ نییە و ڕەهەندێکی کوردمەودەی هەیە و تاکتیکیە و لە ڕووی استراتیژیشەوە ئێمە لەگەڵ عێراقداین و بە پێویستی دەزانین کە سربەخۆ بێت و ئەوەش وای کردووە دەنگی رووسیا لە عێراق و دەرەوەی عێراقیش ڕێگە پێدراو بێت و هەر هاوڵاتی و سەرکردە و سەرۆکی حیزبێک لە هەرێمی کوردستان باشە زانێت کە رووسیا کاریگەری و هەڵوێستی هەیە و بەڵام رووسیا ئەجندای شاراوەی نییە بە هیچ شێوەیەک و ئێمە ئەیڵێین ئەمە ڕەشە و ئەوەش سپیە، لەوە زیاترمان نییە. و بابەتی موامەرە و سەفقات داخراوەکان لەسەر حسابی گەل و دەوڵەتەکان ئەوە بە هیچ شێوەیەک کاری رووسیا نییە و دووبارەی ئەەکەمەوە ئێمە دەنگمان زوڵاڵە لەبەر ئەوەی پەیوەندێنەوە دەوڵەتیەکان لەسەر بنەمای متمانە دروستە بێت و ئێمە لە هەوڵەکانی نەتەوەیە گرتوەکان و شەرعیەتی نێودەوڵەتی کەم ناکەینەوە بە هیچ شێوەیەک، بەڵام ئەگەر شەرعیەتی نێودەوڵەتیشت هەبێت نابێت دەزوەردان لە کاروباری وڵاتێکدا بکەیت کە متمانەی پێ ناکەیت یاخود قسەی سەرۆکێک بەجددی وەرناگیرێت کە متمانە بە قسەکان ناکرێت و لە قسەکانیدا ڕاستگۆنیە و لە پەیوەندێنە دەوڵەتەکان متمانە بە دەوڵەت و متمانە بە سیاست پرسێکی زۆر گرنگە و ئێمە نامانەوێت لە پشتی هاوڕێکانمانەوە سەفقات بکەین و زیاد لە جارێک لە کاروباری سووریا و لە کاروباری عێراقیش ئەومان دووپات کردوتەوە لەبەر ئەوەی ئێمە ئەتوانین بەدەنگێکی ڕۆن و بەدەنگێکی بەهێز لەگەڵ هاوڕێکانمان قسە بکەین و بیرروڕاکانیشمان لەگەڵ ئەوانە بگۆڕینەوە. بەو بۆنەوە دوو مانگ بەر لە ئێستا سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا بە سەردانیەک گەیشتە بەغدا و هەموو کۆبوونەوەکان زۆر ئەرێنی بەڕێوە چۆن و بە شێوەیەکی ئاشکرا و کراوە لەگەڵ هەمووان گفتوگۆ کرا و قسەکرا و هیچ ئەجێندایەکی شارەوەمان نەبوو بۆیە سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بۆ عێراق زۆر سەرکەوتوو بوو و لە هەموو ڕوویەکەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو دادگای ناوژیوانی پاریس بڕیارێکی لە دژی پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەرکرد و لەو کاتەوە پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە. ئەمەش بووەتە یەکێک لە کێشە و ئاڵنگارێک گەورەکان لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە غەدر و ستەم پێناسەی ئەم بڕیاری دادگا دەکات.
لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی عراقیش رووسیا زۆر کات بەلایانی خۆی پاراستووە لە نێوان کێش هەڵپەسەراوەکانی نێوان هەرێمی کوردستان و عراق. لەم کێشەدا کە بە کێشەی گەورەترین سەرچاوەی داهاتی هەرێمی کوردستان ناوەبرێت، هەڵوێستی رووسیا چی ئەبێت و چۆن ئامۆژگاری دەسەڵاتدارانی عراق و هەرێمی کوردستان ئەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخە؟ جارێ پێش هەموو شتێک ئەو بابەتە بۆ ئێمە گرنگە، چونکە تایبەتە بە بەرژەوەندی کۆمپانیا رووسیەکان کە لە هەرێمی کوردستان کارەکەن و کۆمپانیایەنەش بە جۆرەی یاساکانی عێراق و یاساکانی هەرێمی کوردستان کارەکەن و پێچەوانەی ئەو یاسایانەش بە هیچ جۆرێک کاریان نەکردووە. و ئێمە نامانەوێت ببینە بربەست نە بە شێوەی ڕاستەوخۆ و نە بە شێوەی ناڕاستەخۆش. و لەلایەکی دیکەوە کەس پرسیاری لە تێڕوانینی ئێمە سەبارەت بەو بابەتە نەکردووە، چونکە خودی بابەتەکە سێلایەنەیە. عێراق و تورکیا دوولایەن و لە نێو عێراقیشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە لایەنێکی دیکەیە و ئێمە نامانەوێت ببینە هۆی زیاتر بوونی گرژیەکان لە ناوخۆی عێراقدا، چونکە بەهۆی ئەو بابەتەوە گرژیەکی زۆر دروست بوو و ئەو بڕیاری کە دەرچوو کاردانەوەی لای هەرسێ لایەنەکە دروست کرد کە ئەڵێم هەرسێ لایەنەکە لایەنی بەغدا و هەرێم و تورکیاش و مامەڵەی لایەنەکان لەگەڵ بڕیارەکە بنیاد نەرانە بوو و بۆ نمونە ڕۆشتنی نەوتی عێراق بە بۆری لە تورکیاوە کارێکی هیچ باش نەبوو، بەڵام مامەڵەی تورکیا لەگەڵ بڕیارەکەی دادگای پاریس بە ڕاگررتنی نەوتی هەرێم ئەو کاردانەوەی دروست کرد کە هەموو لایەنەکان ئەیانەوێت لە چۆرچەوەی یاسا مامەڵە بکەنەوەش کارێکی باش بوو و ئەگەر لە دەرەوەی یاسا مامەڵە بکرایە بێگومان جێگەی نیگەرانی بوو و ئەگەر هەمووان لە چوارچەوەی یاسادا مامەڵە بکەن ئەوە ئەم قەیرانە قەیرانێکی کاتیە بێت و لە ماوەیەکی کەم بێگومان تێپەڕ ناکات و ئەو بڕیارە بەرژەوەندی زۆر لایەنی تیادایە بێگومان و لایەنە بازرگانیەکان بێگومان نیگەرانن، بەڵام لای هەموو لایەنەکان نێت باشیەک ئەبینرێت و نێت باشیەک هەیە بۆ دۆزینەوەی چارەسەری کێشەکان لە ئێستایە و پێشبینی ئێمەش ئەوەیە کە لایەنەکان ئەو گژیانیان ناوێت و هیچ لایەنێک لە عێراقدا نایەوێت قەیرانێک بەهۆی ئەو کێشەیەوە دروست بێت و بەدڵنیاییەوە بەغداش نایەوێت قەیرانی مادی و قەیرانی نەوتی و قەیرانی سیاسی بەهۆی ئەو بڕیارەوە لە هەرێمی کوردستان دروست بێت. و هەموو لایەنێک ئەجێندا و تێڕوانینی خۆی لەو بابەتەیە هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو تێڕوانینە نییە کە پێی وایە لایەنێک ئەیباتەوە و لایەنێکیش سفرە هێنێت، واتە لە نێوان هەرێم و بەغدا لە نێوان هەردوو لایەنەکە یەکێکیان ئەیبەنەوە و یەکێکیشان بێدۆڕێنن و بێگومان شتی لەو جۆرە نییە و کوردستان بەردەوام ڕۆڵێکی گەورەی لە ژیانی عێراقدا هەیە و دیارە ئەوە ئەنجامی شیکردنەوە و ڕاستیشە کە هەموو جارێک لە عێراقدا دوای هەڵبژاردنەکان و دروستکردنی هاوپەیمانێتیەکان و دروستکردنی حکوومەتێکی نوێدا کورد ڕۆڵێکی گرنگی بینیوە و لە میانی چەقبەستنی سیاسی
ساڵی ڕابردووی عێراقیشدا هەولێر پایتەختی سیاسی عێراق بوو و لە کۆتاییشدا پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی گرنگی بینی بۆ تێپەڕاندنی ئەو شەق بەستنە سیاسی کە دروست بوو. ئەوە کە باسم کرد شیکردنەوەی باڵێزی رووسایە و من بیانیم، بەڵام سەرکردە عێراقیەکان ئەو شتانە باشتر لەم نەزان و پەیوەندی ڕاستە و خۆیان بەو بابەتانەوە هەیە. بەڵام بێگومان لە ململانەی نێوان هەولێر و بەغدا هیچ لایەنێک هێڵی سووری نەبەزاندووە و هەروەها پەیوەست بە نەوتی کوردستانیش ئەو بابەتە زۆر هەستیارە و بەغدا داواکاری خۆی لەو ڕۆوە هەیە و بەرپرسانی هەرێمیش هەڵوێست و داواکاری خۆیان هەیە. بۆیە ئێمە بە هیواین لە دۆزینەوەی چارەسەرێکی مامناوەند، بەڵام چارەسەری مامناوەند سازشی ئەوێت لەلایەنێک یاخود لە نێوان هەردوو لایەنەکە و سازشەکانیش دوولایەنە. بەڵام رووسیا بۆیە گەشتبینە چونکە لە عێراقدا هیچ کام لەو لایەنانە نانەوێت براوە بن لەسەر حسابی لایەنەکەی دیکە، بەڵکو لە هەر کام لەو لایەنانەوە لێک تێگەشتن هەیە و ئەگەر ڕێگەبیت ئەو قەیرانەی کە ئەم دواییە کە ئێران موشکبارانی هەرێمی کوردستانی کرد، نازانم نامەیەکی دیاریکراو بوو ڕاستی بۆ لایەنێک، بەڵام لایەنی عێراق بە کورد و هەروەها بە عەرەبیشەوە ئەو پەیامەیان پێگەشت کە تەنیا عێراقێکی بەهێز زامنی ئەمنیەتی هەرێمە و نەکێکی دیکە. وە زۆر لایەن هەن بانگەشەی ئەوەکەن کە هاوڕێی کوردستانن، بەڵام لەکوێ بوون لەو قەیرانانەیە و لە قەیرانەکانە چیان کرد و کاریان کرد بۆ هێورکردنەوەی دۆخەکە لەگەڵ ئێراندا؟ نا، بێگومان نەیان کردووە و رووسیا ڕۆڵی هەبوو، بەڵام ئەوانی تر کوان لەکوێ بوون؟ بێگومان ون بوون و ئەو نامەیە ڕوون بوو کە ئەمنیەتی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی بەهێز و یەکگرت و سەقامگیردا بێت و ئەوەش دەرەنجامێکی گرنگی هەبوو لە عێراقدا و هەروەها لە بەغداش دوو پاتی یەکەمەوە لە زۆرینەی قەیرانە سیاسیەکاندا کلیلی چارەسەرەکەی تەنها لە هەولێرە و هەموو سیاسیەکانی عێراقیش بێگومان کە ئەوە باشە زانن ئەبێت پەیوەندیەکی دۆستانەیان لەگەڵ کوردەکاندا هەبێت. لە چوارچێوەی لایەنی سیاسی و بەرژەوەندیەکان باسی لایەنی نیشتیمانی ناکەم و ئەوەش هەمووی ئەمان گەێنێت بەوەی سەرڕای کێشەکانیش، بەڵام هیچ بەدیلێک نییە جگە لە چارەسەری ناوخۆیی لە عێراقدا سەبارەت بە و کێشانەی باس. سەبارەت بە گازی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو و بەتایبەت لە دوای شەڕی ئۆکرانیا رووسیاوە قسەی زۆر لەسەر گازی هەرێمی کوردستان ئەکرێت. بەشێک لە خوێندنەوەکان و بەشێک لە چاودێران پێیان وایە دەوڵەتی رووسیا لە ڕێگەی دۆستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق چاوی لەسەرەوەیە کە
گازی هەرێمی کوردستان بە تایبەت لە کێڵگەی کۆرمۆر بەدەست بهێنێت و بەشێکیش لە هەوڵەکان دەبینین و باز لەوە دەکرێت کە ئەوروپا و ئەمریکا هەوڵێکیان هەیە کە گازی هەرێمی کوردستان بکەنە جێگرەوە و بەدیلی گازی رووسیا بۆ یەکێتی ئەوروپا و بۆ وڵاتانی ئەوروپا. ئەگەر هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان بتوانێت گازەکەی بکاتە جێگرەوەی گازی رووسیا بۆ یەکێتی ئەوروپا، هەڵوێستی دەوڵەتی رووسیا چی ئەوێ لەم بکاتە؟ سەرەتا ئەمەوێ بڵێم کە وردە لە زمانی کوردی تێگەم. بەڵێ یەکەم حکوومەتی رووسیا و بەرهێنان ناکات و کۆمپانیا رووسیەکان ئەو کاراکان و زۆرینەیان کۆمپانیا تایبەتەکانن یاخود کۆمپانیەکانی تایبەت بە دەوڵەتن بەڵام کۆمپانیای بازرگانی. و من زیاد لە جارێک لەگەڵ نوێنەری کۆمپانیا رووسیەکان ئەوەم باس کردووە کە توانای کوردستان لە ڕووی گازی سروشتیەوە و زۆر نییە دڵخۆشکەر نییە بۆ بواری وەبەرهێنان و ئێمە ئامادەبوونێکی بەهێزمان لە کوردستان هەیە و زیاتر لە کۆمپانیایەکمان لەوەیە و وەبەرهێنانەکانمان ملیاران دۆلارە. بۆیە پەیوەست بە فراوانکردنی کارکردنمان لە کوردستان بۆ پرۆژەی نوێ هەلێکی گەورەی تێدا نییە و هۆکارەکەش پەیوەندی بە بابەتی ئابوووریەوە هەیە نەک سیاسی بێت و پەیوەست بە دۆخی رووسیا و ئەوروپا لەلایەن غازی سروشتیەوە ئەتوانین بڵین ئەوروپا شوێنگرەوەی غازی رووسیای دۆزیوەتەوە بەڵام ئەمە 100% نییە بەڵکو بەشێکی گرنگی دۆزیوەتەوە و ئەویش لە ڕێگەی ئەمریکاوە نەک شوێنێکی دیکە و ئەوروپا هەوڵیدا غاز لە قەتەر بکرێت بەڵام ئەو وڵاتە وتبیان کە غازەکەیان بە جۆرەی گرێبەستەکان بۆ ساڵانی داهاتوو فرۆشراوە بۆیە هیچ هەلێکی دیکە نییە لەبەرەوە ئەوروپا غازی سروشتی لە ئەمریکا کرێت و نرخەکەشی 4 هێندەی غازی رووسایە و ئەوەش بژاردەی خۆیانەوە بە خێر بێن بۆ جیهانێکی نوێ و ئێمەش بەکارهێنەری دیکە لە ماوەیەکی نزیکدا ئەدۆزینەوە و کێشەیەکمان نییە لەو ڕۆ بەڵام ئەوروپا باجەکەی ئەدات و ئەمریکاش سوودمەند ئەبێت لەو بوارە و بۆ بۆنەوە هەندێک کۆمپانیای گەورەی ئەوروپی وەک سایمنز دەستی کردووە بە گواستنەوەی کارەکانیان لە ئەڵمانیاوە بۆ ئەمریکا لەبەر ئەوەی لەوێ نرخی وزە هەرزانترە بەراورد بە ئەوروپا و بۆیە ئەوروپا ئابووری خۆی وێرانەکات و لەوەش خراپتر گەشە سەندنی ئابوووریەکەی وێران دەبێت و ئەوروپا بەبێ ئۆکرانیاش قەیرانی هەبوو بەردەوام قەیرانی هەبووە و هەموو هەوڵەکانی ئەوروپا بۆ دۆزینەوەی شوێنگرەوەی غازی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستی هێنا لەبەر ئەوە جارێکی دیکە دووپاتی یەکەمەوەکە هەموو ئەوانەی کە غاز لە رووسیا ناکڕن و ئێستا غاز لە ئەمریکا ئەکڕن بە نرخێکی گرانیش ئەوەش ئەمان خاتە ئەو بیرکردنەوەی کە ئەمریکا بۆچی ئەوێت درێژە بە قەیرانی ئۆکرانیا بدات و ڕەنگە غاز و بازرگانیکردن بە چەک هۆکارەکان بن کە بە شێوەیەکی گشتی ئەمریکا ئەوێت ئەوروپا لاواز بکات و بیکاتە هێزێکی شوێنکەوتوی خۆی و ڕکابەری نەبێت و ئەمریکاش لەوەدا زۆر سەرکەوت. یەکرێ بڵین رووسیا ئەرخەیان و بێخەم بووە لەوەی کە گازی هەرێمی کوردستان ببرێتە ئەوروپا؟ لە پرسیاری پەیوەست بە کوردستان ئەوەم باس کرد تایبەت بە کوردستان و هەروەها عێراق بە گشتی
و بەرهێنانی رووسیا لە بوارەکانی نەوت و غازی عێراق گەیشتوتە 14 ملیارد دلار و 14 ملیارد دلارمان لەو بەرهێنانی غاز و نەوتی عێراق و هەرێمدا هەیە و ئێمە ناترسین لە کێبڕکەی لایەنێکی دیکە بەڵام وەک لە سەرەتادا وتم عێراقێکی بەهێز و سربەخۆمان ئەوێت و چونکە هاوڕێمانە و ڕۆڵێکی گرنگی هەیە دەوڵەتێکە لە ڕووی مێژوویەوە نزیکە لە ئێمە و هەر لە سەردەمی یەکێتی سۆڤێتەوە بەبێ ترس و بەرهێنانمان لە عێراقدا کردووە بەڵام پەیوەست بە غازی کوردستان پێش هەر شتێک ئەو غازە بۆ خەڵکی کوردستانە و کوردستان وەک بەشەکانی دیکەی عێراق ئەناڵێنێت بەدەست کەمی غازەوە و ناچارە لە دەرەوە غاز هاوردە بکات و توانای و بەرهێنانی غاز لە کوردستان بەلایانی کەمەوە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی خۆی ئەبێت. و ئەگەر ئەشێوێت هەناردەی دەرەوەی بکات رووسیا کێشێکی لەو بابەتەیان نییە و ئێمە پێش هەر شتێک لەگەڵ بەرژەوەندی عێراق و هەروەها بەرژەوەندی هەرێمی کوردستان داین و ناشترسین لە کێبڕکێ و هەروەها ئەگەر ئەشیانەوێت و بەرهێنان و فراوانکردن لەو بوارەدا بکەنەوە کۆمپانیا رووسیەکان ئامادەیان هەیە و ئەتوانن بەشدار بن و ئەوە شتێکە کە ئێمەش ترسمان نییە بە هیچ جۆرێک لەو ڕووەوە. و ئەگەر عێراق ئەوێت غازی سروشتی بۆ ئەوروپا بگوازێتەوە بۆ شوێنگرتنەوەی غازی رووسیا ئێمە کێشەمان نییە چونکە ئەوە بازاڕی ئازادە. لەبارەی هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان لە داهاتوو لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و بەرپرسانی باڵای عێراق هیچ قسە و باسێکتان هەبووە کە هەرێمی کوردستان بتوانێت خۆی هاوشێوەی نەوتەکەی غازەکەی هەناردە بکات یان ئێوە ڕێیتان وایە کە ئەبێت لە ڕێگەی عێراقەوە غازەکەی هەناردە بکات؟ ئەمەش لە پێناو ئەوەی کە ئەگەر لە ڕێگەی عێراقەوە بێت لەوانەیە بۆ ئەو وڵاتانە هەناردە بکرێت کە بۆ ئابووری رووسیا نەبێتە گرفت. مەبەستی پرسیارەکەت لە چوارچێوەی یاساییە یان مەبەستت لە ڕێگەی هەناردەکردنە؟ ئەو ڕێگەی کە تا ئێستا نەوتی پێ هەناردەکراوە ڕێگەیەکی ڕاستە کێشە لەسەر بووە لە نێوان هەردوولادا بەڵام ڕێگەیەکی تا ڕادەیەک ئیتیفاقێکیشی لەسەر بووە هەرێمی کوردستان ئابووری سەربەخۆی ڕاگەیاندووە نەوتی هەناردە کردووە. ئەگەر بە هەمان شێوە بە شێوەی ئابووری سەربەخۆ بتوانێت غازەکەشی هەناردە بکات و نێتەوە عێراق ڕاستەخۆ خۆی ڕەوانەی ئەوروپای بکات ئێوە هیچتان لەم بارەیەوە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق باس کردووە؟ ئەو پرسیارە بۆ باڵێزی رووسیانە لە عێراق بەڵکو ئەو پرسیارە بۆ سەر ئێوە لەم بارەیەوە هیچتان لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق وتووە ئەگەر هەرێمی کوردستان کارێکی لەم شێوە بکات بۆ ئابووری رووسیا ببێتە زیان جۆرێک لە لێکەوتەی زیانی هەبێت هەڵوێستی حکوومەتی عێراق چۆن بێت؟ ئێمە تەنیا لە چوارچێوەی یاسا کارەکانمانەکەین و لەبەرەوە ئێمە لە جموجۆڵەکان لە بواری نەوت و غاز لە جموجۆڵەکانی هەرێمی کوردستان لە بواری نەوت و غازە تووشی سەرسوورمان بووین چونکە نادەستوری بوو و چونکە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان لەگەڵ دەستوری عێراق یەک ناگرێتەوە چونکە ئەو یاسایە 16 ساڵ پێشەسا دەرچووەوە تا ئێستاش ئەو کێشەیە هەر ماوە و یەکلا نەکراوەتەوە و ئێمە لەم ماوەی کۆتاییە تووشی سەرسوورمان بووین بەڵام بێگومان دەستوەردانمان نەکرد چونکە ئەوە لە دەسەڵاتی ئێمەدا نییە و لە دەسەڵاتی بەرپرسانی عێراقدا بوو و تەنیا ئەتوانم ئەوە دووپات کەمەوە ئێمە بەرگری لە بەرژەوەندی کۆمپانیەکانمانەکەین و لە ڕێگەی دیبلۆماتی و سیاسی و شەرعیەوە کارەکانمانەکەین و ڕێگەش بە
کۆمپانیەکانمان ناین و ناشیان بورین لە دەرەوەی چوارچەوەی یاسایی هەر کارێک بکەن و ئەو بابەتە شایانی قسەکردن نییە چونکە هەموو چالاکیەک لە نێو دەوڵەتێکدا بە جۆرەی یاسا ناوخۆییەکانی ئەو دەوڵەتە و ڕێزگرتن لە سەروەریەکەیە بێت. و تەنانەت کاری دیبلۆماتیش وایە هەرچەندە ئێمە پارێزبەندیشمان هەیە بەڵام لە هەمان کاتدا پێویستە ڕێز لە یاسا ناوخۆییەکانی ئەو وڵاتە بگرین و نابێت یاساکانی پێشێل بکەینەوە. ئەوە گرنگە لە ئێمە نابێت بە پێچەوانەی یاسای عێراق کارەکانمان بکەین و کۆمپانیەکان کە پارێزبەندیشیان نییە پێویستە بە پێی یاسای عێراق کارەکان بکەن و هەروەها بۆ سزاش بە هەمان شێوەیە. دەستخۆش چەند خولێکی کەم ماوە ئەمەوێ بە چڕی باز لە سێپرس بکەین کە سێپرسی گرنگن لەسەر ئاستی ڕۆژئاوا ڕۆژهەڵات و عراقیش. پەیوەندیەکانی نێوان عراق و رووسیا وەک پێشتر باس کرد پەیوەندیەکی دیبلۆماسیە. لە ماوەی ڕابردوودا لە ئەنجومەنی ئاسایش حکوومەتی عراق لە دژی رووسیا دەنگیدا ئەم سەبارەت بە شەڕی رووسیا و ئۆکرانیا. دەنگدانی عراق لە دژی رووسیا تا چەند کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان عراق و دەوڵەتی رووسیا هەبوو و هەڵوێستی ئێوە بە فەرمی بەلایەنی عراقی چی وتراوە؟ پرسیارێکی گرنگە و من سوپاس دەکەم بۆ ئەو پرسیارە. سەرەتا عێراق و گەلەکەی پاڵپشتی رووسیایان کرد لە قەیرانی ئێستاە و بۆ ئەوەش زیاد لە بەڵگەیەک هەیە. ئەوە لەلایەک و لەلایەکی دیکەش عێراق بە دۆخی ئێستایەوە ناتوانێت پاڵپشتی خۆی بۆ رووسیا دەربڕێت. ئێمە لە دۆخی ناسکی عێراق و ئەو فشارانەی لە ئێستایە لە سەرەتی تێگەین و نەک بەتەنها بۆ عێراق. بۆ نمونە هەر کاتێک بڕیارێک لە دژی رووسیا لە نەتەوە یەکگرتووەکان دەرچوو بێت ئەوە ڕای هەموو وڵاتەکان نەبووە کە بەشدار بوون. بێگومان ئێمە لەگەڵ هەموو وڵاتە بەشدارەکان قسەمان کردووە و داوای لێبوردنیان کردووە و باسییان لەوە کردووە کە ئەوان ڕوبەڕووی گوشار بوونەتەوە تا ئەو بڕیارەبان و تەنانەت گەیشتۆتە سوکایەتی. ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و وڵاتانی دیکە هەندێک کەرەستەی فشارکردن بەکارەهێنن کە سیاسیە و ناشەرعیە و نەئەخلاقیشە تەنیا بۆ ئەوەی دژی رووسیا دەنگ بدرێت. لەبەرەوە ئێمە ئەو بڕیارانە بە جددی وەرناگرین و دیارە لەبارەی ناوەڕۆکەکەی ئێمە ڕێزیەگرین تەنها لەبەر ئەوەی لە چوارچێوەیەکی شەرعیدا دەرچووە بەڵام چۆن دەرچووە و هەڵوێستی ڕاستەقینەی وڵاتەکان چی بووە کە بەشدار بوون لە هەموو ئەو بڕیارانەدا و هەروەها هەموو ئەو وڵاتانەی کە ئاسیا و ئەفریقا کە دەنگیان لە دژی رووسیا داوە بێگومان ئەوان ترساون و ترساون لە سزا و دەزوەردانەکانی ئەمریکا تەنانەت لە سوکایەتی ئەمریکا پێیان گەیشتووەتە ئاستی شەخسی. و هەروەها دوای دەرچوونی بڕیارەکان ئێمە لەلایەن هەندێک لە وڵاتانەوە داوای لێبوردنمان پێگەشتووە لەو وڵاتانەی کە دەنگیان داوەوە و تویانە کە ئێمە ناچار کراوین و تاکو ئەو بڕیارە بین و دەنگ بدەین و ئێمە هەڵوێستێکی عەقلانیمان هەیە بەرامبەر هەر وڵاتێک و ئەو وڵاتانەی کە دژی رووسیا بە ناچاری دەنگیان داوە و هەروەها ئەو وڵاتانەی کە دەیانەوێت لە کێشەی نێوان
رووسیا و ئۆکرانیا بە دوور بن ئێمە هەرگیز داوای دەنگدانمان نەکردووە بەڵام تایبەت بە دیدارە تایبەتەکانمان ئەومان پێوتراوە و ئەشزانین کە زۆربەی دەوڵەتەکان لەگەڵ رووسیان لەو بابەتەیە و زۆربەی جیهان خوازیاری سەرکەوتنن بۆ رووسیا. باست لە پشتیوانیەکانی ئەمریکا بۆ دەسەڵاتی ئۆکرانیا بۆ دەوڵەتی ئۆکرانیا کرد و تا ڕادەیەک ئەوە خوێنرایەوە کە ئەمریکا بەڕوونی دژایەتی رووسیا ئاکات لەو بابەتە. ئەگەر لە ئۆکرانیا و بینە سووریا و ڕۆژاوای کوردستان ئەمریکا و رووسیا لە ململانەیەکی تند و لە بەریەکەوتنێکی توندان لەسەر دۆسیەی رووسیا و دۆسیە ڕۆژاوا. پەیوەندیەکانی رووسیا بەو هێزە بەهێزەوە کە لە رووسیا کە لە سووریا و لە ڕۆژاوا هەیە لەگەڵ هێزە کوردیەکان لە چه ئاستێکدایە و پێتان وایە کە هێزە کوردیەکان توانیویانە یەکەیەکی ئیداری سربەخۆ بۆ خۆیان دروست بکەن کە لە ئاست چاوەڕوانی ئێوە و دەوڵەتانی تردابێت؟ بەڵێ جارێ سەرەتا بوونی سەربازی رووسیا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بە شێوەیەکی ڕەمزیە نەک سەربازی ڕاستەقینە و ئەوە زۆرتر ئامادەیەکی سیاسیە وەک لەوەی ئامادەیەکی سەربازی بێت و بۆ هێزە حکومیەکانی سووریاش بە هەمان شێوەیە و بە پێچەوانەوە لەبارەی بوونی هێزە سەربازیەکانی ئەمریکا سەرنجمان داواوە ئەیبینین کە نزیکەی 1000 سەربازی ئەمریکی لێیەوە بە هەمان ژمارە یان زیاتر لەوە مرتەزەقەکانیان لە کۆمپانیا تایبەتە سەربازیەکان لەوێن. ئەمریکا ژمارەیەکی زۆر لە کۆمپانیای سەربازیان هەیە کە پەیوەندیان بە بەرپرسانی باڵای ئەو وڵاتەوە هەیە لە واشنگتن و ئەوە یەکەم جیاوازیەکە باسم کردووە ئەمریکا بەڕاستی لەوەیە و هەروەها ئامادەی سووریا و رووسیاش زیاتر ڕەمزی و سیاسیە و دووەم لە ڕووی یاسای نێودەوڵەتی و یاسای سووریاشەوە رووسیا بە شێوەیەکی شەرعی لەوەیە و بوونی ئەمریکاش ناشەرعیە بە تەواوی و نایاسایی و دەگیرکارە و بە هیچ شێوەیەک مافی مانەوەی لە خاکی سووریادا نییە بەبێ هیچ ڕێگە پێدانێکی حکوومەتی سووریا وەوە تەنیا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا نییە بەڵکو لە ناوچەی تەنەفیش بەڵێ لە ناوچەی تەنەفیش سەربازگەیەکی ئەمریکی ناشەرعی هەیە تەنیا بۆ ئەو سەربازگەیە 55 کیلۆمەتر وەک شوێنێکی سەربازی دیاریکراوە و کەس بۆی نییە بەبێ پرسی ئەوان بچێتە ئەو شوێنەیان ئەوەی یەکەم بوو و سەبارەت بە دووەم ئەوەی تایبەت بێت بە بارودۆخی گشتی بە کووری ڕۆژهەڵاتی سووریاوە ئێمە بارودۆخەکە بەباشی ئەزانین چونکە رووسیا نێوەندگیرە لە نێوان دەسەڵاتی ڕۆژئاوا و هەروەها حکوومەتی دیمەشقدا بە شێوەیەکی ئاشکرا ئێمە داوامان لە هەردوو لا کردووە کە بە هەر جۆرێک بێت ئەوان بگەنە ڕێکەوتن و هەروەها هەردوو لاش تێگەشتنی زۆر باشیان لە رووسیا و لە ئامانجەکانی رووسیا لەو بارەیەوە هەیە و ئێمە کە دەوڵەتێکی فیدراڵین و لە وڵاتەکەماندا کەمینەی تیادایە و لانی کەم 300 کەمینەی تیادایە کە هیچیان رووسینین و ژمارەشیان لە دەور و بەری دەیان هەتا ملیۆنان کەس دەبن و هەمووشمان یەک خێزانین کە رووسایە و هەموو ئەو ناوچانەشی کە
ئەو کەمینانەی تیادایە بە جۆرێک لە جۆرەکان سیستەمی خۆبەڕێوەبەریان هەیە و هەموو ئەمانە پێکەوە رووسیایان پێکێناوە هەموو پێکاتەکان و هەموو پارێزگاکان و هەموو هەرێمەکان سیستمێکی حکومی خۆبەڕێوەبەریان هەیە زمان و ئاڵا و دەستور و هەموو شتەکانی تریشیان هەیە و لەم لایەنەوە بە شێوەیەکی سروشتی پشتگیری لە بیرۆکەی پێدانی مافەکانی کوردانی سووریا دەکەین و پێشتریش لەسەر ئەو بابەتە لەگەڵ حکوومەتی سووریا گەیشتونەتە لێکتێگەشتن بەڵێ هەر لە سەرەتای ڕووداوەکانەوە حکوومەتی دیمەشق ڕازی بوو بە پێدانی ڕەگەزنامە بەو 300,000 یان تا نزیکەی 500,000 هاوڵاتیە کوردەی کە لە سووریا ئەژین کە پێشتر مافی ئەوەیان نەبوو بەڵام ئەوە دواکەوت و لەبەر ئەو هەموو قەیرانانەی کە هاتنە پێشەوە و ئێمە بە شێوەیەکی فەرمی دانمان بە دەسەڵاتی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوادان نەناوە چونکە لەلایەنی یاسای سووریاوە بڕیاری لەبارەوە نەدراوە و لەلایەکی ترەوە وەک ئەمری واقع تەماشایانەکەی وەک بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سووریاش نایانبینین و ئۆپۆزیسیۆنی سووریش ئەمری واقعە لە چوارچێوەی پرۆسەی سیاسی و داواشەکەین کە بگەنە ڕێکەوتن و کێشەکە لەگەڵ ڕۆژئاوا ئەوەیە کە بەشداری لە پرۆسەی سیاسیان لەگەڵ هێزەکانی تری ئۆپۆزیسیۆندا نەکردووە بەڵام ئەوە خەتای ئەوان نییە بەشداریان نەکردووە چونکە تورکیا ڤیتۆی لەسەری هەیە و زۆرینەی ئۆپۆزیسیۆنی سووریاش پابەندی ڤیتۆی تورکیا بنەوەش بابەتێکی ترە و ئێمە هەوڵێکی زۆرمان داوە لەو پێناوەیە بەڵام تاوەکو ئێستا هەوڵەکان ئەنجامێکی بەرچاویان نەبووە بورە ڕێگەم پێت بڵێم بۆچی چونکە ئێمە تەنیا لایەن نین لەم بابەتەیە و ئەمریکا بەتوندی دەزوەردانەکات لە بابەتی ڕێکەوتنی نێوان ڕۆژئاوا و دیمەشق و دەستوەردانەکات و هەروەها ڕێگەی لێ ئەگرێت بە شێوەی جیاواز وەهمی لە مێژگی هاوڕێیانی ئێمە لە ڕۆژئاوا چاندووە بەوەی کە بۆ هەتایە پارێزگاریان لێکات و یارمەتیان ئەیات بەڵێ ڕاستە لە ڕابردووە لە کاتی شەڕی داعش هاوکاری کردن بەڵام ئێستا ئەمریکا ڕۆڵێکی زۆر خراپ ئەبینێت بۆیە ئەوەی ئێستا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەیە دۆخێکی تەواو نائاساییە چونکە ئەو ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی ڕۆژئاوادا زۆرینەیان ناوچەی کوردی نین بەڵکو زۆرینیان ناوچەی عەرەبین و لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەو ناوچانە نەوت و گازیان هەیە و ناوت و گازی تێدایە و ئەو نەوت و گازەش هی کۆماری سووریای عەرەبیە و ئێستا بەشێک لەو نەوتە لە ڕێگەی ئەمریکاوە بە ڕێگەی ناشەرعی دەبرێتە دەرەوە و بەشێکیشی لە ڕێگەی دیمەشقەوە و ئایا بەو شێوەیە کەشێکی باش و ئیجابی دروستە بێت بۆ دۆزینەوەی چارەسەرێک لە نێوان هەردوولا بێگومان نەخێر بەڵام لە دوایین چاو پێکەوتنمان لەگەڵ نوێنەری ئیدارەی ڕۆژئاوا من پێم وتن زۆر پشت بە ئەمریکا مەبەستن چونکە بەرپرسانی ئەفغانستان
زۆر پشتیان بە ئەمریکا بەست و وڵاتانی ڕۆژئاواش پشتیان پێبەست، بەڵام وازی لە هەمویان هێنا و کاتی خۆی کاتێک یەکێتی سۆڤێت لە ئەفغانستان پاشەکشەی کرد بە ڕێگایەکی ڕێکوپێک پاشەکشەی کردووە. ئێمە هەمومان ئەوانەمان پاراست کە لەگەڵمان بوون و پشتمان تێنەکردن، بەڵام ئەمریکا هەڵهاتوو و هاوپەیمانەکانی لەبەردەم چارەنووسیاندا بەجێهێشت. هیچ شتێکی مەترسیداریش بۆ خەڵکی ئەفغانستان ڕووی نەدا، چونکە تالیبانی ساڵی 2021 تالیبانی ساڵی 2001 نییە و لە ماوەی ئەو 20 ساڵەدا گۆڕاوە هەڵسو و کەوتیان و شارستانی و عەقڵانی و واقعبینانەیە لەو بابەتەیە. و هەر لەو باریەوە تالیبان باڵوێزخانەی رووسیای پاراست لە کابوڵ، چونکە بەبێ پاسەوان مایەوە، چونکە دەسەڵات ڕووخا و ئەمریکاش هەڵهات لە ڕێگەی سەفارەتەوە پەیوەندیمان بە بەرپرسانی تالیبانەوە کرد و دەسەڵاتی تازە پاسەوانیان بۆ دابینکردین و ئەوە بەڵگەیەکی زۆر گرنگە. بەڵام ئەمریکا کە بەڵێنیدا بوو لە ماوەی ساڵێک یان زیاتریشدا لە کابوڵ بمێنێتەوە کەچی هەڵهات، بۆیە نامانەوێت هەمان چارەنووسیش ڕوبەڕووی هاوڕێیانی کوردمان بێتەوە لە سووریا. شكرا سيد إليبروس كوتراشيف سفير دولة روسيا في العراق لهذه الفرصة. شكرا. اهلا وسهلا، زور سباس.